دنگی گل دنگی کردستانیه. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. کاتژمێر 14 با کاتی ناوەندی ئەوروپا. ڕێبەرۆجەلان دەڵێت کارەکەی کە ئازادی ژنە و با پرۆژەی نیوەچڵ نایی هێناوە و کۆتایی هاتووە و دەستنیشانیشی کرد ئەوەی پێویستە بکرێت هێنانە ئارای ئەم شتەیە. ڕێبەرۆجەلان بۆ ژنان دەڵێت هەرچەندی با پێویستی ببینن لەگەڵتان دەژیم و دەبم. ڕێبەرۆجەلان لا زیندانی ئیمراڵیەوە لاسی ئایاردا نامێکی بۆ ئەکادمیای ژنۆلۆژی ناردوو کە دەقی نامەکەی ڕێبەرە ئۆجەلان بەم شێوەیە: لە منداڵیمەوە هەوڵمداوە ببمە باشترین هەواڵ و هاوبەشی ژنە، تەنانەت لە پەیوەندیم لەگەڵ دایکمدا بە دوای ژنانی ئازاددا گەڕاوم، پابەند بە خەونەکانمەوە ژیاوم و خەباتی ئازادی ژنەم خستووەتە ڕوو. یەکەم جار کە برامە دوورگەی ئیمراڵی وتم کارەکەم بۆ ژن پرۆژەیەکی نیوەچڵە. ئێستا ئەو کارە تەواو بووە و ئەوەی ماوەتەوە جێبەجێکردنیەتی. خەباتی ئازادی ژن میراتێکی زۆر گرنگی دروست کردووە. ئەم میراتە تا ئەمڕۆ با قوربانیدانی هەزاران شەهید هاتووە و بەهایەکی گرنگی دروست کردووە. پێویستە ئەوە بزانرێت کە من هەمیشە ویستومە ژنان بژین و بە زیندویی بمێننەوە. لە دەستانی هەر ژنێک ئازاری داوم لەبارەی منەوە و تویانە کوڕی خواوەندە. منیش هەمیشە ویستومە ڕۆڵەیەکی شایستەی ژنان بم، ئەمە بنەمای بنەڕەتی خەباتەکەمی دیاری کردووە. پەرەم بە پرانسیپی هیوادا بۆ ژنان. وتم هەموو ژنێک دەبێت ئازاد بکرێ. منیش وەک پیاوێک خۆم بە پێوانەکانی ئەخلاقی و جوان ناسی کە بە ئاستی ئازادی شێوە دەگرێت پەروەردە کردووە. وتم پرانسیپی بنەڕەتی سوسیالیزم ئازادی ژنە. پێوانی سوسیالیست بوونی پیاوێکیش ئەوەیە کە بزانێت چۆن لەگەڵ ژن بەڕاستی بژی. ئەمما پرانسیپی بنەڕەتی سوسیالیزمە لە تەواوی ئەزمونە سوسیالیستیەکانی مێژوودا ئەم بنەمایە هەمیشە کەم ماوەتەوە. ئەگەر پەیوەندی هەموو ڕێبەرە پێشەنگەکان لە مارکسەوە بۆ ستالین و لە ماوەوە بۆ لێنین لەگەڵ ژنان بەباشی لێک بدرێتەوە، ئەم ڕاستیە باشتر تێدەکەین. هەروەها لە بەشێکی نامەکەی تردا لا ژێناوی پێویستە ناسنامە بوونی ژن بە ڕێبازی هاوتاکردن مامەڵی لەگەڵدا بکرێت. ڕێبەرۆجەلان نووسیوێتی پرۆژە تەواو نەکراوەکەم با ژنۆلۆژی مەودای بڕی. بەم تیۆری و چەمکە ویستم کێشەی ژن بەڕاستی بناسیێنم. وەک بوودا دەڵێت بەبێ دەرهێناری خەنجەرەکە لە پشتی کۆمەڵگە هیچ ناکرێت. بەڵێ کۆمەڵگەیە کێشەی زۆری هەیە، بەڵام خەنجەرەکەی پشتی کۆیلایەتی ژنە و بەبێ دەرهێنانی ئەم خەنجەرە هیچ کێشەیەک چارەسەر ناکرێت. ژنۆلۆژی لەم مەبەستەدا گەشتێکی گرنگی کردووە، ڕەنجێکی بە نرخ خەرج کراوە. ئەم ماندووبوونە لەگەڵ پرۆسە نوێکەدا واتای زیاتر بەدەست دێنێت. پێویستە بوونی ژن بەڕاستی بناسیێنرێت و ناسنامە و بوونی ژن با ڕێبازی هاوتاکردن مامەڵەی لەگەڵدا بکرێت. بۆ ئەوەی ژن بتوانێت ئازادانە بژیت دەژیم. سیمۆن دووبواریش دەڵێت وەک ژن لەدایک نابێت دەکرێت بە ژن، پێویستە ناسنامەی بنیادنراوی ژن لە توخمەکانی ڕەگەزگەرایی سێکسیزم پاک بکرێتەوە. ژنان دەبێت لەسەر ئەوە قاڵ ببنەوە، وەک ڤیرجینیا وۆلف دەڵێ ژن دەبێت ژوورێکی تایبەت بە خۆی هەبێت. دەبێت ژن بیر لە خۆی بکاتەوە و بتوانێت خۆی بنیاد بنێتەوە. بەزانینی ئەوەی کە ژن بوون چەندە سەختە ئەمە دەڵێم. لە کاتێکدا پیاو لەژێر کەلتوری بەردەوامی دەستڕێژی دەژی خۆ بنیادنانەوەی ئازادانە بۆ ژن سەختە. بەڵام نازانم ئایا ژنان ئەم ڕاستیە سووتێنەرە وەک من بە ئازار و تووڕێیەوە هەست پێ دەکەن یان نا. من بەم تووڕێیەوە هەموو ڕۆژێکم لە ڕووی بیرکردنەوەەوە نوێ دەکەمەوە. چارەسەر دەخەمە ڕوو بۆ ئەوەی ژن بتوانێت ئازادانە بژیت دەژیم. واتای ژیان لە لای من بەم شێوەیە ڕاستی دەبینێتەوە. هەوڵم داوە پیاو بگۆڕم و کۆمەلگا لەگەڵ ژناندا ئازاد بکەم. فەمینیستەکان پرسیار دەکەن بۆچی پیاوێک سەرۆکی بزوتنەوەی ژنی کووردا. ڕاست دەڵێن خۆزگە ژنان بیان توانایە ئەم پێشەنگایەتیە بکەن. منیش پڕ بەدڵ ئەمەم دەویست. بەداخەوە لە دەرەوەی بزوتنەوەی کوردیش بەگشتی هێشتا ئەم پێشەنگایەتیە نەهاتووە تا ئاراوە. من بەردەوام باکوتنی پێویستە ژنی ئازاد چۆن بێت پرۆژە و تیۆریم خستووە تا ڕوو. ئایدۆلۆژیای ئازادی ژن و ژنۆلۆژیم پەرە پێدا. ئەمەم کردووە تا هێزێکی ڕێکخراو. هەوڵم داوە پیاو بگۆڕم و کۆمەڵگە لەگەڵ ژناندا ئازاد بکەم بۆ ئەوەی کوڕێکی شایستەی خاوەندەکان بم. ئەمەم کردووە. چاوەڕوانتانم کە بەم ڕاستیمەوە بە دروستی لە من تێبگەن. دەزانم ژنان پێشەنگایەتی پرۆسی ئاشتی و دیموکراسی دەکەن کە هەوڵی پەرەپێدانی دەدەین. ئەوان خاوەنی زیاتر
لە نیوەی ئەو سەرکەوتنانن کە تا ئێستا بەدەساتون. لە ئێستاشەوە باوەڕم بەوەیە کا پێشەنگایەتی دەکەن و دەڵێن بەو ئاستەی پێویستانە لەگەڵتان ژیان و لەگەڵتان بوون درێژە پێدەدەم. هەروەها ڕێبەرۆجەلان شڵاڕوەکێکی وەک هێمای ژیان و زیندویەتی بە دیاری بۆ ژنان نردووە کە لە گرتوخانەی ئیمراڵیدا شین بووە. فیلسوف و پرۆفسۆری کۆمەڵناسی ماکسی میشل لۆیی ڕایگەیاند فیکرەکانی ڕێبەرۆجەلان دەتوانێت ببێتە جێگەی سوود لێوەرگرتنی تێکۆشانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و دەشڵێت جێبەجێکردنی بڕیارەکانی کۆنگرەی پەکەکە پەیوەستە بە هەنگاوی کۆنکرێتی دەوڵەتەوە، پێویست بە پرۆسەی ئاشتی و پرسی کورد و لێگەڕینی ئاشتی و دیموکراتی و هەروەها پێوەست بە هەنگاونانی پراکتیکی پرۆسەکەەوە و بڕیارەکانی کۆنگرەی 12 هەمینی پەکەکە و نزیکایەتی و پارادایمی ڕێبەرۆجەلان با پرۆسەکەەوە. یەک لە نوێنەرانی کاریگەری نەریتی مارکسی فیلسوف و کۆمەڵنات میشل لۆیی لە ڕێگەی ئاژانسی ئانەفەوە هەڵسەنگاندنی بۆ بابەتەکان کردووتی لەو باوەڕەدان بانگەوازیەکەی بەڕێزۆجەلان جێبەجێ دەکرێت چون دامەزرێنەرە و سەرکردەیەکی مێژوویە و پەکەکەش بەرمەبنای بانگەوازیەکەی بەڕێزۆجەلان دەجوڵێتەوە. هەروە دەڵێ پەکەکە گەیشتوتە ئەو دەرەنجامی با تێکۆشانی چەکداری ناگات بە ئەنجام و جێگەیەک و هەروە دەشڵێت پەکەکە تا وڵامی ڕوون و کۆنکرێتی بانگەوازەکەی لەلایەن حکوومەتەوە نەبینێت ئەوە بە ئاسانی دەستبەرداری تێکۆشانی چەکداری نابێت. هەروەها لا ڕوانگەی مارکسیەوە هەڵسەنگاندنی بۆ پارادایمی فکرەکانی ڕێبەرۆجەلان کردوتی لەو باوەڕەدام فکرەکانی ڕێبەرۆجەلان لە شێوەی ڕێخستنێکی سیاسی و کۆمەڵایەتی ئالتێرناتیڤی سەرمایەداریە. هەروەها دەشڵێت خۆ مارکسیم بەڵام بە تەواوەتی خۆم وەکو مارکسێکی لیبەراڵ دادەنێم و لەگەڵ هاوڕام لەگەڵ بۆچوون و دیدگەکانی مۆڕای بۆکچین کا جێگەی ئیلهامی بەڕێزۆجەلانە و پێشم وایە ئێکۆلۆژیاش بابەتێکی بنەڕەتیە و ئەمەش خاڵێکی دیکەی هاوبەشی من و بەڕێزۆجەلانە. هەروەها بە تەواوەتی هەروە دەشڵێت بە تەواوەتی لەگەڵ ڕوانگەکانی بەڕێزۆجەلانم پێویست بە ڕۆڵ و کاریگەری ژنانەوە. لە شاری لایپزیگی ئەڵمانیا با مەراسمێک یادی شەهیدی گەریلای ئینتەرناسیۆنالیستی تیژدا زاکرۆس بە ناوی کەیلی فریگانگ کرایەوە کە لە 29 نیسانی 2025 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوو. مەراسمی یادکردنەوەکە لە ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی ئەڵمانیا ناف لایپزیگ بە پێشەنگایەتی گەنجانی ئینتەرناسیۆنالیستی کرایەوە. لە کەسێتی شەهید تیژدا زاکرۆس قوڵەکێک ڕێز لێنان لە شەهیدانی ڕێگەی ڕزگاری ئەنجامدرا و دواتر پەیامەکان خوێندرانەوە و لە سنایی کۆمەڵی بنەماڵی شەهیدان کۆمەڵ ئاگیت ڕێگیان لەسەر ڕێ و ئامانجی شەهیدانمان بەردەوام دەبین و خاوەنداری لا تێکۆشانیان دەکەین. هەروەها سەرۆکی فەتکۆرت میندریس کانگ بە سەرنج خستنە سەر پرۆسەی چارەسەری دەڵێت لە تورکیا پرۆسێک لە ئارادایە و بەڕێوچوونی پرۆسەکەش پێویستی بە ڕاوەستاندنی هێرش و کۆمەڵ کوژیەکانە. یادکردنەوەکە با دروشمی شەهیدان نامبرێنن کۆتایی. لە دوای بانگەوازیەکەی ڕێبەرۆجەلان بۆ بنیاتنانی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک هەروەها پاش بەدەنگەوە چوونی پەکەکە و بڕیارەکانی کۆنگرەی 12 کۆتایی بەسەرجەم بیانیەکانی تورکیا هێنرا بۆمانەوە لە خاکی عێراقدا، بەڵام تا ئێستا تورکیا هیچ هەنگاوێکی نەناوە بۆ کشانەوەی لە خاکی عێراقدا و لەوبارەیەوە ڕۆژنامەنووسێکی عێراقی بۆ ڕۆژنیوز دەدوێت و دەڵێت پێویستە حکوومەتی فیدراڵی سکاڵایەکی فەرمی پێشکەش بە ئەنجومەن یاسایشی نێودەوڵەتی بکات بۆ دەرکردنی هێزەکانی تورکیا لەسەر خاکی ئەو وڵاتە بە هاوکاری ئەمریکا وەک وڵاتێکی دۆست. ئیدارەی ترامپ بڕیاریدا بە قەدەغەکردنی چوونە ناوەوەی هاوڵاتیانی 12 وڵات بۆ ئەمریکا و لەمڕۆوە بڕیارەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە. بەپێی بڕیاری قەدەغەکردنەکە لە پێناو پاراستنی هاوڵاتیانی ئەمریکا لا تیرۆریستانی بیانی و هەڕەشەی دیکە بۆ سەر ئاسایشی نەتەوەیی دەرچووە. بەپێی بەیاننامەکەی سەرۆکایەتی ئەمریکا قەدەغەکردنەکە هاوڵاتیانی ئەفغانستان، بورما، چاد، کۆنگۆ، کێنیا، ئیریتریا، هایتی، ئیران یا سومال و سوودان و یەمان دەگرێتەوە. هەروەها سنووردارکردنی ویزا بەسەر هاوڵاتیانی هەوڵاتی دیکەدا سەپێنرا کە بریتین لە برۆنۆدی و کوبا و لاوس و سیارە لێئۆن و تۆگۆ و تورکمەنستان و ڤێنزوێلا. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەرشاد بن.
رادیویا دنگی گل دنگی آزادیه. سنگرا روجاوا سنگرا پاراستنا مروواهیه سنگرا پاراستنا جنا آزاده برنامه یا سنگرا روجاوا برنامه یا سنگرا روجاوا
دم خوش به گهدارن عزیز گهدارن برنامه سنگر روز آوا ام جرا جدیده و هفته دار پیشبری دمجر خیاب و هفته ده شر طیبت چیه و به طیبتی رباز کل سر جوان ددن مشاندن و خطری کوب خاره ده پیش روز ده بینه چنه عمل گل حوال اسمین ویان نقاش بکن هم خیراتن حوال سر چاوا حوال اسمین به چه ربازی شر طیبتی مشاندن و طیبتی چمال سر جوانان باندوری خبر زده هیا شر طیبت aslında bizim şey ku her kur demeşandın şey taybet buxaya jber ku şeridin fiziki tıkanı tünebeke le ama tını kanı mesela desa binavi tünebeke hebinavi tünebeke çandavi tünebeke le şerid taybet tıkanı dınava civakide taybet nava kesad tıkanı rehivi perçebeke فکری پرچه که هستی پرچه که کو اوش ایدی هبونا خوا چتکی هبونا می نمینم شری